ئەنجومەنی کۆمیتە ڕێخنی باریستان بەخێرایەتنی برای بەڕێزم لیوا لەشکری دەکەین و هەموو کاک بەڕێوەبەری نەحیەی هێرۆ کاک حاکم حوسین دەکەین لۆ ئەو سەدانەکان لۆ باریستان ئەوڕۆ گرروتەوەمێکی زۆر باش و بەڕاستی لۆ ڕێخستنەکانی نیشتیمانی کوردستان لۆ دەبەرەکەمان و بەخێرایەتنی کەناڵی کوردستانی دەکەین کە ئەوڕۆ سەدانیاکردنی لێرانە بەمەست لەو سەدانەوە لەو هاتنەی ئەوانە ئەوڕۆ ئەوە بوو کە بتوانین ئەمە لێرانە سپاسی هەمویان بکەین لە ئەو ڕۆژەی لە هەشتی دوازدە کە سەردانی باریستانیان کرد خاتو شەناز ئیبراهیم سەردانی کۆمیتە ڕێخنی باریستانی کرد بە مەبەستی یادی شەهیدانی ئێرانە لەو ڕۆژەوە بڕیاریدا کە کۆمیتەکەمان لۆ تعمیر بکاتەوە لەسەر ئەرشی خۆی هەر ئەو ڕۆژە بدانێتە کردێ بڕیار و بە کورفەیەکی زۆر باشدانین دەتوانانی کۆمیتەکەمان داینتە ئەو پەڕی لۆ تعمیر کات و ئێستا کۆمیتەکەمان لە شتێکی زۆر چاکدیا و لە گروچۆژمێژ خۆش دیا هەموو برادرانیش سوپاسەکەن دووبارە. من ئێستا لە شوێنێکم لە ناوچەیەکم کە شەهیدەکانی زۆر لە زیندوەکانی زیاترن کە سەری ڕێز و نوازش بۆ ئەو شەهیدانە و شەهیدانی کوردستان و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەنوێنین. ئێمە لەو بۆنەیەدا کە هاتووین بۆ کردنەوەی کۆمیتەی بالیسان لە دوای نۆژەنکردنەوەیدا ئێمە هانی برادرانی ڕێخستن و دانیشتوانی ئەو سنوورەش دەدەین کە هەمویان خاوەن شەهیدن وەکو پێشتر ئیشارەتم پێدا کە شەهیدەکانیان لە زیندوەکانیان زیاترن کە جارێکی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بخەینەوە سەر ڕێزکەی خۆی ڕێزکەی جەنابی مامجەلال و چەپکە گوڵەکەی جەنابی مامجەلال و هان بدەین بۆ سەرخستنی لستەکەمان لەو هەڵبژارنەی ئێستادا لستی ژمارە 1962 یەکێتی نیشتیمانی کوردستان وەلەو لەگەڵ ئەو کاندیدە بەڕێزانەی کە لە ئەو سنوورە خۆیان هەڵبژاردووە بۆ ئەوەی بتوانین جارێکی کە ستافێکی باشی بەهێز بنێرین بۆ پەرلەمانی عراق بۆی بتوانین داکۆچی لە هەموو مافە زەوت کراوەکانی میلەتەکەمان بکەن چ لە کەرکووک و چ لەو ناوچانی کە ئێستا ئێمە تێدا قسە دەکەین. بۆیە داوا لە برادران دەکەین کە ماڵ بە ماڵ شان بەشانی هەموو برادرەکانی خۆیان ماڵ بە ماڵ بگەڕێن بۆ هاندانی برادرانمان و کادیران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی جارێکی کە بۆ سەر سندوقی دەنگدان بە گوڕ و گوڕێکی بەهێزەوە بچن بۆ دەنگدان و دەنگ بەلستی ژمارە 1962 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن.